بەهۆی ئەو بارودۆخە سیاسیانە ئەو بارودۆخە ئەمنیانی کە عێراقی پێدا تێپەڕ بووە کاریگەری لەسەر ناهاوسەنگیەک نایاسایی بوونێک لە کۆمەڵێک پرزدا هاتوتە ئاراوە کە پێویستە ئەمەش لە ڕێگەی حکوومەتی عێراق و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. دیارە بابەتە نایاسایی و ناقانونیەکاندا بەداخەوە لە عێراقدا وەکو بەشێک لە کەسانی شارەزا باسی لێوە دەکەن بوونی هەیە ناشاردرێتەوە. بنمونە ئەو مڵک و زەویانی کە حکومەتن لا بشێک لە ناوچەکان یاخود ئەو ناوچانی کە دەکەونە خاڵی هاوبەش و پاراستنی سوپای پێشمەرگە و هێزی پێشمەرگەوە بە بەردەوامی سوپای عێراق لەگەڵ هێزی پێشمەرگەوە بە بەردەوامی ئەو ناوچانە لەژێر سەرنجان بۆ ئەوەی کاری زیاتریان بۆ بکرێت. بەشێک لە زەویزارەکانی نینەوە دیارە لەلایەن کۆمپانیا یاخود لەلایەن نووسنگەکانی تایبەت بە کرێن و فرۆشتنی مڵک و زەویەوە بەشێکی نایاسایی دەفرۆشتن کە ئەم مڵکانە هی حکومەتن بە نزیکەی ژمارەیان دەچێتە نزیکەی 390 دۆنم کە نرخێکی زۆریشیان هەیە ئەم زەویانە. بەشێک لەو زەویانە ڕەنگە داگیرکرای و بوون لەلایەن داعشەوە لە ڕابردوودا لە سەردەمی داعشدا و بەشێکیشیانە و ئاوارانی ئەو خەڵکانی کە لە نینەوە بوون و دواتر بەهۆی بارودۆخی ئەمنیەوە ناوچەکانی خۆیان بەجێ هێشتووە ڕویان کردوتە ناوچەیەکی دیکە زەویەکانیان هەروە بەجێ هەڵدراوە. بۆیە لە ئێستادا لایەنێک ڕەنگە کەسانێکە بن بۆ ئەوی کە بتوانن چۆڵبوونی ئەو ناوچانە نەبوونی خاوەنە ڕەسەنەکانی خۆیان بە دەرفەت وەربگرن بۆی مامەڵەی نایاساییان پێ بکەن. بۆ وردەکاری زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی کە بەڕێزیان و چاودێرێکی سیاسی لە مخورەوە میانوان دەبێت گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەم ڕەنگە ئەو زیانیاری زیاتری هەبێت لەسەرم بابەتە بۆ هۆکارەکانیشی کاک ڕەشاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دیارە ئەم کێشەیە کێشە ناقانونی و نایاسایەکان لە بەشێک لە ناوچەکانی عێراق لە ناوەڕاست و باشووری عێراق بە دیاریکراوی بوونی هەیە. بنمونە بوونی ئەم زەویانە کە بەبێ خاوەنداریەتێکی ڕسمی هی حکومەتە بەبێ ئاگاداربوونی حکومی کرن و فرۆشتنیان پێوە دەکرێت. هۆکارەکەی چییە و کێن ئەو کەسانی کە ئەم مافیان بەخۆیان داوە لەو ناوچەیە؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی خۆشەویستی کورسات، جەژنی نەورۆز و هاتنی سەری ساڵی تازە ئەمە پیرۆز دەکەم لە ئێوەی بەڕێز و تەواوی جەماوەری خەڵکی کورد و کوردستانیەکانی دەروی هەرێمیش. دیارە لە دوای پرۆسی ئازادکردنی شاری مۆسڵ کۆمەڵێک گروپی چەکداری جگە لە سوپای عێراقی بوونیان هەیە لەو شارە. ئەم گروپانە ڕێژەیەکی زۆرن، ئەمانە لە ماوەی ڕابردوو من پێم وایە نە سوپای عێراقی و نە ئەمنی نیشتیمانی ئەوانە هیچیان توانیان نییە بتوانن ڕێگری یاخود پێشگیری بە بەردەم ئەم ملیشیانە بکەن. بەتایبەتی لە پارێسەر ئەستی پارێزگای مۆسڵ خۆتان دەزانن پێکاتەکە یعنی شارێکی فرەییە، فرە پێکاتەیە، فرە مەزهەبە، فرە ئاینە لەنێو ئەو شارەدا. خۆتان دەزانن پێکاتی ئێزیدی 170 نەگەڕاوەتەوە، مەسیحەکان کرد و ئاشور و ئەوانە بە هەمان شێوە 90 نەگەڕاوەتەوە ئەو شارە. واتە ئەم شارە هەم زەوی زاری کوشتتوکاڵی و هەم زایدەن مڵکی خان و بەرەو ئەوانەشیان بە هەردوو ئەستەکە لەلایەن ئەو گروپانەوە بە تایبەتی کۆنتڕۆڵ تەواو کراون. بە تایبەتیش ئەگەر ڕازگویانە بێم قسە بکەم هەردوو یعنی تاپۆ 1 و 2 لەسەر ئاستی پارێزگای مۆسڵ ئەمانە لەسەر ئاستی ئەم گروپانە دەستی بەسەر داگیراوە. زایدەن شتێشتری عقاق دەولێ پێدرن. خۆتان دەزانن ئەو دەوڵەت لە هەر شارێکی لە ڕووی ئیداریەوە کۆمەڵێک شتی هەیە بەکنەی داوە، بەتایبەتی بینایە فندەخە یاخود شوێنی سیاحەتە گەشت و گوزار ئەوانەیە ئەمانەی بکردەوە. ئەمانە دەستیان بەسەر هەموو لەگرتەوە بە شێوەیەکی گشتی و 150 لە گرێبەستە نوێیەکانی بابەتە نییە کاک ڕەشاد؟ بەڵێ حکومە داگەداری ئەم بابەتە ئەم ڕێکارە نایاسایی و ناقانونی نییە؟ من ئاماژەشم پێ کرد لە سەرەتا ئەم گروپانە گروپێکیان بەعکمەوەی بەشەشی کاریگەر بووینە لە ئازادکردنی شارەکە لە چکە هەموو شەڕەکانی ناوچەکە بەشدار بوون و بە تایبەتیش سودمەندی یەکەم بوونە لەمە، یعنی بەشێکی ئیدارەدانی چەکدارەکانیان هەر لەسەر مڵکی گشتی ئەوانە بووە بەحەقەت. یعنی بۆیە من پێم وایە ئەوەی لێبینم ئێستاکە ئەمانە بەهێزی سوپای عێراقی دەرناکرێن لەم شارەیە بڵێن دەپەڕێنرێن لەم شارەیە. بەڵێ دیارە خۆ ئەمە کۆمەڵێک گرفتێ ئەگەر لەسەر ئاستی
ئەمانە لە شێوەیەکی مافیا کار دەکەن بە حەقەت یعنی لەوە مثلەن کۆمەڵ شتی زۆر کاریگەر ڕوویدایە یعنی کە لە پێشووتر بەسەر ئاستی پارێزگای مووسڵ بوونی نەبووە من بۆ نمونە هەندێک شتان بۆ باز دەکەم ئێستا ئەگەر بە شێوەیەکی ڕها بەفراوان ئێستا تەماشا بکەی لە مێژووی کۆن و نوێی شاری مووسڵ و ناوچەکە بەڕاستی مەسائلی مخدرات یعنی بوونی نەبووە ئێستا کە بە شێوەیەکی ڕها زۆر بەفراوان لەسەر ئاستی پارێزگای مووسڵ بوونی هەیە بۆی ئەمە کاریگەری زۆری هەیە بە حەقیقت ینی دوو خەڵکێک ئاوارەیە لە کەمپەکانێت و دەست بەسەر مڵک و ماڵیدا بگری بچی بشی فرۆشوە لەسەر ئاستی هەردوو تاپۆیەکە یان عقاری دەولە ئەگەر بۆت مەسەرنەوی بچی لە بەغدا ئیشکارەکانی خۆت بکەی واتە ئەمە بەتەنیا هەر دەسەڵاتێ لەسەر ئاستی پارێزگای مووسڵ نییە ئەم دەسەڵاتە زۆر ڕەهاترە زۆر فراوانترە لەسەر ئاستی بەغداش دەتوان ئەمانەیە ئەم گرێبەستانە یەکلا بکەنەوە بناوی خۆیان بکەن ئەمە تایبەتمەندیەکە یعنی من پێم وایە ئەگەر دەوڵەت بۆ خۆی نێتە سەرخەت هیچ هێزێک نییە بتوانی ڕێگری لەمانە بکات باشە ژماری ئەو زەویانە کاک ڕەشادهێندی جناب ئاگاداربی ژماری ئەو زەویانە چییە کە بەم شێوە نایەسایە مامەڵەیان پێوە دەکرێت وە جۆری زەویەکان زەوی کوشت و کاڵین زەوی بازرگانین لە ڕووی استراتیژیەوە گرنگی ئەم زەویانە و گرنگیشی لە ڕووی مادیەوە بۆ دەوڵەت چییە؟ دیارە زەویەکان لە کۆمەڵێک شت خۆی دەبینێتەوە گەتان ناشارمەوە من کە باسی عقار دەوڵەم کرد یاخود ئەمە پەیوەستن بە هەموو ئەو گرێبەستانی کە لەسەر ئاستی پارێزگای مووسڵ دەکرێتن ئەوەی تر کە پەیوەستن بە زەوی کوشت و کاڵی مڵکی تاگ لە شارەیە مەسەڵەن خەڵکێک هەیە بە دەیان ساڵە لەم شارەی مڵکی هەیە خانووی هەیە لە گەڕەکەکان چونکە ئەمە ئەو ئەدوارە دابش کرایە بەسەر کۆی گروپەکان بەتەنیا یەک گروپ نییە زاڵبی بەسەر ئەم شارەدا ئەمانە لە پێناو ئەدواریان دابش کرد ڕۆڵیان دابش کردیا بەگەڕک چوارگەڕەشێک عادی فرانە چوارگەڕشکە عادی فرانکە هێز و گروپە ئەمە لە ناوچەکان ئەمە هەتا ناو سالی نەواشی گرتوتەوە بەڕاستی بە شەڕۆژەڵاتی ئەم شارش واتە ئەوە زەوی کوشتواڵی گرتوتەوە زەوی مڕکی گرتوتەوە زائیدەن خانوبەری گرتوتەوە خۆتان دەزانن ئێستا ئەگەر بە شێوەیەکی گشتی سەرتاش باسم کرد سەتادەی کورد و ئاشور برامەسیەکانمان نەگەڵامەوە ناوچەکانی خۆیان باشە ئەمانە هەموو مڵکیان هەیە چ زەوی مڵک زائیدەن ئیسلازراعیان هەیە و زائیدەن خانوبەرەشیان هەیە ئەمانە ڕاستەوخۆ دەچن لەسەر ئاستی باڵا ئەگەر لەسەر ئاستی هەردوو تاپۆ یەک و دوو لەسەر ئاستی پارێزگای مووسڵ بەناو نەکەن من پێم وایە ڕاستەوخۆ دەچن لە بەغدا ئەمانە کار ئاسانیان بۆ دەکرێتن لەسەر خانووەکانیشان بەناو دەکەن بۆیە ئەمە لە بەردەم خەڵکی مووسڵ لە بەردەم هەڕەشی زۆر گەورەدایە ئەم هەڕەشەیە ئەگەر بەم شێوە بڕواتن ئەم شارە بەرەو سۆڵبوون دەچیتن بەرەو یەکلاکردنەوەی دەست بە سەداگرتنی کۆی پێداویستەکان کۆی مڵک و ماڵ و سەرۆت و سامانی ئەم خەڵکەدا دەگیرێتن ئەگەر لە قۆناغی یەکەم دەست بەسەر ماڵی دەوڵەت دابژێت قۆناغی دووەم دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵکی شارەکە داگیرایە من پێم وایە لە داهاتوو ئەگەر بەم شێوە بڕۆ خەڵکی ڕەسەنیش دەدەپەڕێنرێت لەم شارەیە ئەگەر بەم شێوە بێتن بۆیە من ئەوەی دەیبینن ئێستاکە خەڵکی ئەم شارە ینی هیوایەکیان نەماوە بەم گروپانە کە بتوانن پێیان وایە وەکو هێزێکی فریاد ڕەس هاتوون ئەمانیان قازکرد لە دەست چەکدارانی داعش بەڵکو بە پێچەوانەوە ئەو خەڵکانە ئێستاکە بووینە بەشێک لە سوودەمەنی ئەم سیاست چەوتای کە ئێستاکە لەم شارە پێڕەو دەکرێتن بۆ دەست بەسەداگرتنی مڵک و ماڵی خەڵکی مووسڵ بە شێوەیەکی گشتی ئێستاکە سەرتاش باسم کرد لەبەردەم دووریانێکدا لەلایەک دەست بەسەر سەری ماڵ دیارەگیری لەلایەشکە وەکو پەتەیەکی نەگریز ئێستاکە موادی هۆشبەر بە شێوەشی بەرفراوان بەڵاو بوویتەوە بۆیە ئەمانە ئەوەی من باسی دەکەم هەردوو لە چاوەڕوانی دەسەڵاتێکن کە بتوانیتن ڕێگری بکاتن لەم ئاستەیە من لە نزیکەوە خەڵکێکی زۆرشم بینیوە من لەسەر ئاستی پارێزگای نینەوە لێتان ناشارمەوە دوایین بانگاوازیان بۆ سەرۆک وەزیران و هەردوو وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ بەرگریە بۆی بتوانن ئەم هێزانە ئەم گروپە مافیانە ئەو گروپە ملیشیانە دەربڕێنن لەم شارەیە کە بووینە کۆسب بوونە تەگەرە لە بەردەم گەڕانەوەی خەڵکی ڕەسەنی ئەم شارەیە لە نێو کەمپ و لە نێو شارەکانی هەرێمی کوردستان یاخود لە دەروی وڵات بۆیە ئەوەی من دەمەوێ ئاماژەی پێ بکەم شتێکە خەڵکی ئەم شارەیە بانگاواز دەکەن بۆی بتوانن حکوومەتی عێراقی لەم قۆناغی ئێستاکە ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێتن کۆی ئەو هێزانە دەرپەڕێنرێ
بەڵام داواکارن دەرپەڕاندنیان هێزی دژەتیلۆری عێراقی عفو بکەم ئەگەر ئەو ناوڕێکم دەکێ داواکارن هێزی دژەتیلۆری عێراقی بێتن جێگرەوەی ئەو هێزانە بێت تا ئێستاکە لە پارێزگای باشە حکومەتی عێراق توانێت ڕوبەڕووی و هێزانە بێتەوە یان توانا و دەسەڵاتی ئەو هێزانین کە ئەم مامەڵەیانە دەکەن لە تەنانەت چۆتن ڕیشەکێش یاخود چۆتە ناو ڕگ و ڕیشێشیان لە ناو سوپادا هەیە لە ناو حکومەتدا هەیە خاتون خۆتان دەزانن بە بیانووی بوونی داعش و هێزەکانی داعش لە ناوچەکە مەفارزی داعش لە ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژئاوایی مووسڵ یاخود لە ڕۆژهەڵاتی مووسڵ ئەم هێزانە بە بەردەوامی دیعای ئەوە دەکەن بۆی کە پارێزگاری لە مانەوەی خۆیان لەم شارەیە بکەن پێشیان وایە ئەم هێزانە هێزێکن کاتی خۆی لەسەر فتوای ئایەتوڵڵا سیستانی دروست بوونە بۆ بەرگریکردن لە خاچی نیشتیمان لە خاچی عێراقی و دیعای ئەوەش دەکەن ئێمە بەدەیان و بە سەدان و بە هەزاران چەکداری ئێمە خۆی بە کوشتندا لە پێناو ڕزگارکردنی ئەم شارانە لە دەست چەکدارانی داعش بەڵام بەڕاستی من پێم وایە دەرپەڕاندنی ئەم گروپانە ئیرادەیەکی بەهێزی دەوێتن و من پێشم وایە دەی بگڕێنەوە سەر ئەوەی مەرجە باڵا شیعەکان دەبێت بێن هاوکاری بکەن فتوە دەبکەن بۆی کە ئەم هێزانە چیتر ئەچیان لەوێ با کۆتای پێ بێت بڕنەوە بۆ شوێنانە ئەگەردا من پێم وایە بەم حکوومەتی ئێستا بەم کابینی ئێستاکە کە کابینەیەکی لاوازە تا ئێستاکە جێ پێگەی خۆی قایم نەکردو چۆن دەتوانێت ئەم گروپانە لە نێو سنتری شاری مووسڵ و دەوروبەری شاری مووسڵ دەرپەڕێت باشە کاک ڕەشاد دیارە دەزانین ئەو ناوچانە لە کاتی سەردەمی هاتنی داعشدا بەشێک لە زەویەکان دەستی بەسەرداگیرا لەلایەن داعشەوە ئێستا مۆڵکداریتی ئەم زەویانە چی بەسەر هاتووە و کێ مامەڵەیان پێوە ئەکا مستەرتاش باسم کرد ئەمانە بۆ خۆیان نایەن لە شوێنەوە کە دابن بەڵام ڕاستەوە خۆ خەڵکێکیان هەیە وەکو دەڵاتێک لە ئەمانە ئەم گروپانە دێن عقاری دەوڵەت لە بەردەستیان زایدەن تاپۆیەکان لە بەردەستیان لە هەر شوێنێک زەویەکی گرانبەها بوونی هەبێتن لە هەر سووسێک ئەمانە دەستی بەسەدا دەگەرن و ڕاستەخۆ بە ناوی خۆیان دەکەن لە پارێزگای مووسڵ و دەیفرۆشنەوە تا بە ناوی خەڵکی تکەش بیتن ئەمانە ڕاستەخۆ من باسیشم کرد جگە لە مووسڵ ئەمانە توانایی گۆڕانکاریان هەیە لەم زەویانە لە ناوی ئەحمەد بۆ ناوی محەممەد یاخود لە ناوی یادگار بۆ ناوی بڕوە ئەمانە کامل دەسەڵاتیان هەیە ئەم دەسەڵاتە بەتەنیا لە شاری مووسڵ نیە ئەم دەسەڵاتە لە شاری بەغداشە ینی بەڕاستی بۆیە من وای دەبینم من لێت ناشارمەوە ئیرادێکی بەهێز نبینم ویستێک نبینم لەم حکوومەتە بتوانێتن جێ پێگەی ئەمانە لەغ بکاتن چونکە ئەمانە هێزێک خەواتینە زیاتر بە تایبەتی هێز گروپێک نین ئەمانە من ئەگەر ڕوخسەتە بیتن ئەو گروپانە چوە گروپیەکەن بەڕاستیەکان ناشارمەوە دەستێکی ڕای هەیە خۆتان زانن لەسەر ئاسی عێراق ئەمە گروپی بەدرە ئەمە گروپی عەسای بەحلی حەقە ئەمە حزب اللهە ئەمە کتایبی شوهەدای ئەمە کتایب ئیمامی عەلی ئیدی ئەمە گروپی سەلای سەلامن ئەمانە هەر لە بەغدا و دەوروبەری بەغداڕە بوونیان هەیە هەتا دەبێتە شاری مووسڵ من باسی ئەوە ناکەم کۆی ئەو گروپانە ینی بە یەک حەزمیان بە یەک ئەوە ینی هاوسەنگن پێکەوە هەموو بەڵام لێ ناشارمەوە لە هەر شارێک لەم شارانە لە سەلاحەدین لە دیالە لە مووسڵ لە ڕووبادی بە تایبەتی ئەم سێ شارەی کە سەرتاژ ناومینە کە خۆی لە دیالە و لە سەلاحەدین و لە مووسڵ دەبینێتەوە ئەم شارانە شاری سونەنشینن بەڕاستی لێتان ناشارینەوە ژیان تێدا بەمحاڵ هەبێت ئێستاکە لەبەرەوەی ئەم گروپانە بەڕاستی تاوزاڵ بووینە بەسەر کۆی جومگە هەستیارەکانی ناو یەکە ئیدارەکانی ئەم شاران دەزانین کە بەشێک لە خەڵکی و ناوچەیش ئاوارە بوون وا بڕیارەکە ئەو ناوچانە ئارام بکرێتەوە بووی بتوان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان ماڵ و حاڵ و زەوی ئەم خەڵکانە چی بەسەردێ حکومەت توانیوێتی دەستی بەسەردا بگرێتەوە و ڕادستی شارەوانی بکرێت خاتون خۆت دەزانی تا ئێستا کە حکومەتی عێراقی لەسەر ئاستی پەرلەمان نەیانتوانێت لەسەر ئاستی دادوەری نەیانتوانێت لەسەر ئاستی باڵا هەم حکومەت و هەم پەرلەمانوانە نەیتوانیە وەکو ئەم بەیاننامە کە کاتی خۆی لە بەر لە ڕاپەڕین دەستی پێکرد لە حکومەت هەرێمی کوردستان یا لایەن بەرەی کوردستانیوە دەرچوو خۆتان دەزان بەرەی کوردستانی بەیانێکی دەکرد کۆی ئەو تاوانبارانە بە تایبەتی ئەمانەی کە چەکدار بووینە ینی
شتە شخصیەکانیان کەسیەکانیان ئەمە با بچن لەگەر خۆی کە خەڵکی بێتاوانیان شەیکی لێ بچن بۆ خۆیان لەگەر خاوەنەکەی بەڵام لەسەر ئاستی شۆڕش ئەم خەڵکانە ئەم چەکدارانە هەمویان بەبەر لێبوردنەی گشتی کەوتن تا ئێستا حکوومەتی عێراقی بە هەردوو پێکهاتە سەرەکیەکەی کە خۆی لە سونە و شیعە دەبینێتەوە نەیانتوانیە لێبوردنێکی گشتی بۆ خۆی چەکدارەکان چونکە ئەم چەکدارانە لێت ناشارمەوە ئێستاکە بەبەر لێبوردن نەکەون واتە ناوچەکانیشیان بەبەر ڕێگری دەکرێت لە ئاودانکردنەوە و لەگەڕانەوەی خەڵکی ئاوەەکان بەشێک لە ناوچەکان وا دەبینرێت ئەوەی لە مەدقی دیالە بینی دیالە بەڵەوە کە سراعی ئەو ناوچانە لە ڕووی ئەمنیە و گونجاوە بۆی کە خەڵکەکە بووی بگەڕێنەوە و بتوان زەویەکان ڕادەکرێتەوە بڵێ لە سنووی ئەو جیۆپۆلیتیکی مەتەقیمە خۆت دەزانی مەخمور لە ڕووی جیۆپۆلیتیک و کەوتوتە نێوان ڕووباری دزلە و زەی بچووک هەردوو ڕووبارەکە هەردوو بەشی ڕووبارەکە هەردوو بەری پێکاتوە لە هۆزەکانی عەرەب لە ناوچەکە من بەعقمی وەی واتە هەم ڕۆژئاوای مەخمور هەم باشووری ڕۆژئاوای مەخموریش ئەمانە هەردوو لە عەرەبی تێدایە پێکاتی عەرەب و هۆزەکانی عەرەب تێدایە من بەش بە حاڵی خۆم بەقەدەر بەعقمیەوەی لە مەخمور لەدایک بوومە لە هەردوو ڕۆکە هەم لە ڕۆژئاوا هەم لە باکووری ڕۆژئاوای مەخمور پەیوەندی کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ یەکتر یعنی هاتوامشۆمان هەیە لەگەڵ یەکتر ئەمانە ئێستا لە زۆربەی دێهاتەکانی ناوچەکە کە چەکدارانی داعشی لێ بووە کە سوکاریان گەڕاونەتەوە کە سوکاری چەکدارەکان نەگەڕاونەتەوە ئەگەر ناژن و منداڵ و ئەوانە هەندە پیر و پەکەوتیان گەڕاوەتەوە بۆ دێهاتەکانی خۆیان کە هۆکار بوونە بۆ شەهیدکردنی دەیان هاوڵاتی لە خودی دێهاتەکان بەڵام حکوومەتی عێراقی پەیتا سەبرسەبرا هەوڵ دەدا بۆ جێڕانەوەیان بەڵام هێشتا نەکە کاری زۆریمان لە بەروی ئۆردوگایەکان زمیان دێت تا ئێستاکە لەو خەڵکانەی بەتایبەتی چەکداری داعش ئەمە کەمپی دیبەگەی لە کەندێناوە خۆتان دەزان زەران عایلەی تێدایە خۆتان دەزان لەسەر ئاسی مووسڵ زیاتر لە سێ کەمپی کەماوە بێزە لەو کەمپی ئێستا کە دوو کەمپ بۆ ئێسدەکان کراوەوە لە دۆک بۆ ئێسدەکان ئەمانە ڕاستی لێت ناشارمەوە مووسڵ لە بەردەم هەڵمەتێکی زۆر بەرفرەوانی ئاواداکردنەوەدایە بۆیە ئەم گروپە دەیانەوێت بەشێکی کاریگەر بن یان یاخود سوودمەندی سەرەکی بن لە ئاواداکردن ئەم شارەیە بۆیە ئەمانە دەستبەرداری ئەم کارە نابن بۆیە ڕێگری دەکەن بەم ئاڕاستی بۆ ئەوەی پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکان دوا بخن لە سەر ئاستی پارێزگای مووسڵ لە زۆر ڕۆەوە پرۆسی ئاواداکردنەوە لەسەر ئاستی پارێزگای مووسڵ زۆر بەڕوونی دەبیندرێت زۆر بەرە پێشی چوو باشە ئێستا توانا و هێزی حیزبی و لایەنە حیزبیەکان لەو ناوچانەیە زاڵتر و بەهێزترە لە حکوومەت بەڵێ 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 من باسم کرد من ئەوە ینی تخوا بە ئەم شێوەیە بەتەنی هەر حکوومەتی عێراقی نەگرێتەوە من پێم وایە لە سەهلینەوەی هێزی پێشمەگەشت کە چوەوێن دەر فەرماندە باڵاکانی مە بەشێک بوون لە زەوتکردنی زەوی و زار و کشتتوکاڵی خەڵکی ناوچەکە بەڕاستی ئەمە بەشە بوونە واتە چەکدار من بە شێوەیەکی گشتی باز دەکەم چەکدار ئەوەی کە ڕێک نەخراوە هێشتا تێنێگەیشتە ئەرچیوی ڕۆڵیوی لە پێناوچیە ئەمە ئیشتیان دەبیت یانەوێت لە ڕووی چەکەوە کە فەرماندەی باڵاوەردەگرێتن بێتە سوودمەند بیتن ئەگەر نا ئەمانە هەر کەسێک کە پێشمەرگەیە یاخود چەکدارێک لە پێناو خەزەی نیشتیمان لە پێناو ڕزگارکردنی نیشتیمان دێتن گیانی خۆی بەخت دەکاتن لە پێناو گەڕانەوەی ئاسوودەیی و بزەی خەندە پێکەنی بۆ سەر لێوی مناڵانی عێراقیەکان بێتن بەڵام بەداخەوە گۆڕی خەڵکێک لە نێو ئەوانە ئەمانە چکە بە حکومیەوە ڕێک نەخراون ئەمانە بەناوی گروپن تا ئێستاکە لەمە بۆیە نایەنێوێت ئەمە خوازیار نین ئەمانە ئاسوبای عێراقی بتوانێت دەست بەسەر کۆ جنگە و جنگە هەسیارەکان دابرێتن و یاخود یەکە ئیدارەکانی ئەم شارە دەست بەسەر جنگە هەسیارەکان دابرێتن بۆ نمونە باز دەکەن ینی لە هەر شوێنێک بن دەبێت تۆ ڕاوێژ لەگەڵ ئەو بکەی هەر پرۆژەیەکی خزمەت گوزاری مەسەرەن بۆ سەهلینەینەوە هەر پرۆژێکی بتەوێت ئەنجامی بدەیت لە سەهلینەینەوە تۆ دەبێت ڕاوێژ لەگە ئەو مریشایە بکەی ئەو گروپە بکەی کە لەوێ باڵاتستان ئەگەر نا پشتی نەدەیتێ نسبەی نەدەیتێ ئەزەبزانە داوای نسبەی سەڵ دەکاتە ڕێگە ناداتن تۆ بێ ئەم پرۆژەیە لەم سنوورە ئەنجام بدەیت ئەم پرۆژەیە دووسکردنی قوتابخانەیە ڕێگاوبانە نەخۆشخانەیە پرۆژەی نیشتەجێبوونە ئەمانە وەکو ئەوی باسم کرد ئەبەم شێوەیە جا لەبەرەوە من وای دەبینم
ئەگەر یەکە ئیداریەکان نەتوانن باشە ئێستا محەممەد شیع عراقی سوودانی زۆر باز لەو چاکسازیانە دەکات، باز لە ڕوبەڕبوونەوەی گەندەڵی دەکات، تەنانەت ئەم حکوومەتی چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە حکوومەتێکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ناوبرد، ڕشکێشکردنی گەندەڵی ناوبرد. ئەم حکوومەتە ئەتوانێت ڕوبەڕووی ئەم هێزانە بێتەوە، ئەتوانێت بابەتە نایاساییەکان، ناقانونیەکان، کێشەی تائیفی لە ناو عێراق و بەتایبەتی ئەو ناوچانەیە کەم بکاتەوە، سەرکەوتووە بێ؟ هەماهەنگی و هاوهەڵوێستی دوانەی بەیەکۆیینە. ئەگەر هەماهەنگی نەبوو، هاوکاری و هەماهەنگی نەبوو و ئیرادەیەکی بەهێز نەبوو، ویست و ئیرادە نەبوو، من پێم وایە لە نێو کوتلە سیاسیەکان هەرگیز ناتوانرێت و ڕێگری بکەیت لە بەردەم ئەم گروپانە. بۆیە ئەوەی من دەمێ باس بکەم دەبێت هەماهەنگی و هاوکاریی تەواو لە نێوان کۆی قەوارە سیاسیەکان لەسەر ئاستی عێراق بەتایبەتی لە نێوان هەردوو پێکاتەوە ئەگە بە شێوەیەکی گشتی باس پێم دەبی لە نێوان پێکاتی شیعە بەتایبەت ئەم گروپانە گروپی شیعەن لە ناوچەکە دەبێت ئیرادەیەکی بەهێز لە نێو ئەو کوتە شیعانە هەبێتن بۆی بتوانرێتن لە قۆناغی یەکەم هەڵوەسەیان پێ بکەن، پاشان ئەم شوێنانیان بگوازنەوە، بتوانین بەهێزێکی نوێ ئەم هێزا لێ ناشەڕۆ تا ئێستاکە ئەوەی خەڵکی مۆسڵ لە نزیکە و شاری مووسڵ داوا دەکەن یان خوێنەواری مۆسڵ ڕۆشنبیران داوای دەکەن، لێ ناشەرمە داوای دژەتیرۆری عێراقی دەکەن بۆی بێ مەلەفی ئەمنی و کۆی مەلەفەکانی تریش لە ناوچەکان ئەستۆ بگرین. بەڵێ بەڕێز ڕەشاد گەڵاڵی، سپاس بۆ ئامادەبوونت ڕاستەوخۆ لە مەخمورەوە ماندوونە بێت دیارە